میوانی دیداری تایبەت کاکسەلا بایزیدی ئەندامی دەفتەری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە و هاوکات بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵە لە واشنگتۆنی ئەمریکایە لە پاڵ خەباتی مەیدانی و جەماوەری و ڕێکخستن و ئەو هەموو تێکۆشانانەی کە ئەحزابی کورد دەیکەن لایەنێک و بوارێکی دیکەی خەبات تێکۆشانە لە دەرەوەی وڵات بەڵام لەم سەرنجڕاکێشبوونەی ئێستای کورددا بەداخەوە فکوسەکان و نەزەرەکان و بینینەکان لەسەر کوردی ڕۆژهەڵاتی نییە پێتان وانە کە جۆرێک لە جۆرەکان ئاوردانەوە لە پرسی کوردی ڕۆژهەڵات و بەگشتێت مافی مرۆڤ لە ئێران و لە بە بەراوردکردن لەگەڵ مەسلەی ئەتۆمیدا تا ڕادەیە کەم ڕەنگ ئەگە بێت و ئەو کێشەی کوردی ڕۆژهەڵاتش بەسەر کۆمەڵێک حیزبی نایەکگرت و دوو لە یەکتری و ئانە دابەش بێ هێندەی دیکە ئەستەمەکە بتوانن وڵاتی وەکو ئەمریکا وەکو لایەنێکی سەرەکی بەڵام بەشێکی بۆی کە بەڕاستی شتێکە لە مدیاکان باس دەکەن ماخیر ئیستلاحێکی ئینگلیسی پێدەڵێن وەکو فۆرگاتن ستراگل یعنی خەباتەکی لەبیرکراو ڕۆژهەڵاتی کوردستان لە کاتێک لە ئاستی دیکە کۆمەڵێک ڕووداوی دیکەش بوو حەکو ئەو قوڵبوونەوەی کێشەی بینی وڵاتانی ئەوروپای ڕۆژاوا لەگەڵ رووسیا لەسەر کێشەی ئوکراین لەگەڵ ئەوەیدا کە هێندێک کەس پیان وایە دەرفەتێک بۆ ئێران دەخۆپەنێ بەڵام لە ڕاستیدا نە رووسیا و حکوومەتەی جارانە کە دەبین دڵ لە ماوەی چەند ساڵ ڕابردوو ئێران سەدان میلیارد دۆلاری هەزینە کردو بۆ بەدەستهێنانی وزەی ئەتۆمی هەر ئەم ماوەیە هەندێک هەواڵی خۆشەیەکە بە چاوێکی زۆرتر بە چاوێکی گرنگتر لە چاو لە کێشەی کورد و ڕۆژهەڵات دەکەن لە ڕۆژاوە ڕۆژهەڵاتەوری و ڕۆژهەڵات مەحوەری و دوجار وەکو کۆنگرەی ڕۆژهەڵات ئەگەر شتێکی ئاوا بێ هەموو ئەو لایەنانە بتوانن کۆبنەوە بە یەکدەنگ سەردانی وڵاتانی ڕۆژئاوایی ئەمریکا و ئوروپایی بکەن ببینی کە ئەمە یەکگرتوین بێگومان دەوری دەبێ